بێگومان سەردانەکەی ماکرۆن بۆ عێراق لە چوارچێوەی استراتیژی تازەی فەڕەنسادایە بۆ ناوچەی خۆرەڵاتی ناوین بە تایبەتی لە دوای ئەوەی کە تورکیا بە پێچوانەی خواستی زوڕێی وڵاتانی ئەوروپاوە زیادەڕۆیی زۆر دەکات لە ناوچەی خۆرەڵاتی ناوڕاست بە تایبەتی لە ناوچەی دەریای سپی خۆرەڵاتی دەریای سپی و ڕێکەوتنی لەگەڵ لیبیا و ئەو کارانەی کە تورکیا پێی هەڵدەستێت لە بۆ دۆزینەوەی گاز لەو ناوچانەی کە هاوسنوورە لەگەڵ یۆناان و لەگەڵ قوبروسی بە شێوێنانەکەدا ئەمە بە تەواوەتی فەڕەنسا و ئیتالیا و بەشێ لە وڵاتانی دیکەی ئەوروپایی نیگەران کردووە. تورکیا فەڕەنسا هەتا سەرەتای ساڵی 2020 پێی وابوو کە بە دیبلۆماسیەتی هێواش یاخود بە دیبلۆماسیەتی نەرم دەتوانێت تورکیا بخاتە سەر ڕێبازێک کە تەنگ و چەڵەمە و تەنگەشە لە ناوچەکەیە دروست نەکا. بەڵام ئێستا بەپێی ئەو چاودێرە سیاسیانەی کەوا لە ناوچەکەدا چاودێری دەکەن بە پێی خوێندنەوەی بەشێک لە مەرکەزە دیراساتە استراتیجیەکان لەو باوەڕەدان کە قۆناغی استراتیجی هێمنانەی فەڕەنسا کۆتایی پێهاتوە. ئەمەش بەڵگەی ئەوەیە کە فەڕەنسا ئێستا خودی سەرۆک ماکرۆن دوو جار خودی خۆی سەردانی لوبنانی کردووە، فەڕەنسا بێجگە لە ماکرۆن سێ جار سەردانی عێراقیان کردووە. ئەم سەردانەشی کە ناوی ناوە هەوڵدانێک بۆ پاراستنی سەروەری خاکی عێراق ئاماژەی سەرەکی لەم سەردانە تورکیایە، لەبەرەوەی کە لە ناو دانیشتەکاندا زۆر ئیشارەت بەوە کراوە کە دوو هەڕەشەی جددی لەسەر عێراق هەیە. هەڕەشەی یەکەمیان پێشێلکردنی سەروەری خاکی عێراقە، بەمەش عێراق چەسپایی و ئارامی و ئیستقرار بەخۆی و نابینێ. هەڕەشەی دووەمیش بریتە لە داعش و ئەو هێزانەی کە هاوتەری بن لەگەڵ داعش و هاوکاری داعشەکەن. بێگومان خاڵی هەرە سەرەکی لەم سەردانەی ماکرۆنا کۆمەڵێک تێبینی دەکرێت. تێبینی یەکەمیان ئەوەیە کە بە پێچەوانەی بەشێک لە سەرۆک ئەوروپیەکان و بە بەپرسە ئەوروپیەکانە ئامادە نەبوو کە سەردانی هەولێر بکە. ئەمەش بۆ خۆی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە وەکو چۆن لە پێش ڕیفراندۆمەکەیە جەختیان کردەوەکەوە هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عێراق و دەبێت بەرپرسەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقا مامەڵە و ڕەفتار بکەن. هەر لەبەر ئەمەش بوو کە بەرپرسە کوردەکانی لە بەغدا چاپێکەوتنی لەگەڵا کردن. هەروەها ئامادەش نەبوو کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی ببینێ. بە پێچەوانەوە ئێمە سەرنجە دەین کە ماکرۆن بەشێکی زۆر لەو بەرپرسانەی دەبینی کە لە بازنەی دووە موسێمی سیاسەتان لە عێراقا. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە گرنگی و بایەخی ئەم سەردانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە سیاسەتی فەڕەنسا لە عێراقا ئەو سیاسەتەیە کە دەیەوێت بە پلەی یەکەم چەسپایی و ئارامی لە ناوچەکەدا بێ بە هاوبەشی حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ بەغدا. فەڕەنسا حکوومەت هێرێمی کوردستانی بە شێوەیەک دەوێت کە بە تەواوەتی هاوکار وێ لەگەڵ حکوومەتی عێراقا و لە چوارچێوەی عێراقا مامەڵە و ڕەفتار کات. ئەو ناشەفافی و پاشاگەردانی کە لە دەسەڵاتداری کوردستانە هەیە بەرامبەر بە عێراق و دۆسیەی نەوت و دۆسیەکانی دیکە کۆتایی پێبێ. کۆبوونەوەشی لەگەڵ نێچیروان بارزانیدا بێگومان دوای ئەوەش سەردانی نێچیروان بارزانی بۆ تورکیا بە خاڵی یەکەم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە فەڕەنسا ئەم جارە بە ڕاشکاوانە ئاماژەی ڕاستەوخۆی داوە بە تورکیا کە کۆتایی بە پێشێلکاری سەروەری خاکی عێراق بێنێ، چونکە ئەمە فەڕەنسا وڵاتانی دیکە بە تەواوەتی نیگەرانەکات. و هەروەها بێجگە لەوەش بێگومان کەیسی نەوت ئەو هاوکاریە ژێربەژێرەی کە بنەماڵەی بارزانی لە بواری نەوت تا پێشکەش بە تورکیای دەکەن، ئەمەش سەروەری خاکی عێراق دەخاتە ژێر پرسیارەوە. ئەم دوو کەیسە نێچیروان بارزانی لەگەڵ خۆیان بردی بۆ ئەنکەرە، بەڵام هێشتا سەرچاوەکانی زانیاری و ڕاگەیاندن لە تورکیا ئەو پرسانەیان داوتوێ نەکردووە یاخود هیچ ڕاستیەک دزەی نەکردووە. لە ئیستنتاجی ئەم قسانەدا بۆمان دەردەکەوێت کە قۆناغێکی نوێ لە عێراقا بەڕێوەیە سیاست بەرامبەر بە تورکیا لە عێراقا گۆرانکاری بەسەرادێ. خاڵی دووەمیش ئەوەیە کە سیاست لە هەرێمی کوردستانە دەبێت بە ئاراستەی عێراق و لە چوارچێوەی شەفافیەتی دام و دەستگاکان هەرێمی کوردستان نابێ بەرامبەر بە عێراق.
نا لە بوارە دیبلۆماسیەکانە لەبەرەوەی کە بە ئاشکرا سەردانی تورکیای کردووە ئەگەر ئەم سەردانێکی شخصی و دووقۆڵی وایە پێم وایە دەچوو بۆ تورکیا و لە میدیاکانیشە ئاماژەی بۆ نەدەکرا بەڵام لەبەرەوەی کە بە ڕسمی سەردانی تورکیای کرد من لەو باوەڕەدام کە ڕاستپاردەی ئەمە ئیمانوئیل ماکرۆن و سەرۆک وەزیرانی عێراقیش مستەفا کازمی لەمەڕ پێشەلکاریەکانی سەروەری خاکی عێراق و لەمەڕ کەیسی نەوت بە تایبەتی کە ڕێکەوتنێکی حکوومەتی هەرێم لەگەڵ عێراقا بەڕێوەیە ئەو دوو پەیامە بە شێوە لە شێوەکان وردەکاریەکانی بگەێنێ بە ئەردۆغان بێگومان هەموو جارێک بەرپرسەکانی پارتی دیموکرات کە سەردانی تورکیا دەکەن لە بەرچای میدیاکانە قسەیەکەکەن لە کوردستانی لە باشووری شاهروایە لە بەرچای میدیاکانە قسەیەک فرە دەدەن بۆ ناو میدیاکان و بەڵام لە ژێرەوە ڕێک پێچەوانی ئەو قسانە جێبەجێ دەکەن بە درێژایی مێژوو سیاسەتەکان بەو جۆرە بووە بۆیە من لەو باوەڕەدام ئەوەی کە ئەحمەد چاوەشۆغڵ و باسیەکە بە سیفەتی ئەوەی کە ئەوی ئێستا حیزبێکی ئۆپۆزیسیۆنی دروست کردووە بەرامبەر بە ئەردۆغان و بەنیازی ئەوەیە کە کۆتایی بە هەژموخوازی ئەردۆغان بێنێ لەگەڵ حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی دیکە پێم وایە قسەکەی ئەو ڕاستتر و تەواوە بە درێژایی مێژوش لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا قەدەپە و پارتی دیموکرات هاوکارێکی تەواوی تورکیا بوون بۆ شەڕی دژ بە پەکەکە لەبەرەوە باسکردن و تاوتۆکردنی شەڕ دژ بە پەکەکە و تونکردنەوەی شەڕ یاخود بیکۆڕینی میکانیزمەکانی شەڕ بێگومان تەوەرێکی سەرەکی گفتوگۆکان بووە شان بەشانی ئەو بێزاریەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە پێشەلکاریەکانی تورکیا بۆ سەر سەروەری خاکی عێراق و هەروەها کەیسی نەوت بێن لەو باوەڕەدام ئەم سێپرسە بە تەواوەتی لەگەڵ ئەردۆغانە تاوتۆکراوە. بێگومان ئێمە لە بیرمان نەچێ سەردانەکەی ماکرۆن کە بۆ پاراستنی سەروەری عێراقا هەموو ئەم پرسانە گۆڕانکاری بەسەردادێ لەو باوەڕەدام کە ئەو پەیامەش کە لە ڕێگەی نێچیروانەوە ئاراستی ئەردۆغان کراوە بۆ خۆی ئەوەیە کە دەبێت لەمە دووە ئێسێمە سێریکەین دەوڵەتی عێراق کۆمەڵی هەنگاوی باش و پۆزتیف و جددی بەرامبەر بە تورکیا ناوە من لەو باوەڕەدام کە باز لەوە دەکات برە و سندنی پەیوەندی ئابوووریەکان لەو باوەڕەدام یەکێک لە کەیسەکان ئەوە بێ کە ئەگەر کۆتایی بە دەزیرەشکاریەکان نهێنێ ئەوە بە حکمی ئەوەی کە دەوڵەتی عێراق سەروەری خاڵە سنووریەکان دەگەڕێنێتەوە لە داهاتوە خاڵی سنووری برایم خەلیل بکوێتە دەست هێزەکانی عێراق و بە تەواوەتی بەرامبەر بە بازرگانی لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕای بگرن ئەمە یەکێکە لە کارتە فشارەکان بێجگەلەوەش ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی بە تەواوەتی هاوپشتی مستەفا کازمی دەکات بە تایبەتی ئێمە ئاگادارین کە ئەو لە سەردانەکەی ئەمریکا هاتوۆتەوە بە کۆمەڵێک بەڵێن و ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ ئەمریکادا دەرچووە بێت دوای ئەوەش لەگەڵ دەوڵەتی میسر و ئەردەن و وڵاتانی دیکەدا سعودیە و وڵاتانی دیکەدا کە کۆبوونەوە و لێتێگەشتنی جددی هەیە لە پرسەکانە هەموو ئەمانە لە قازانجی تورکیانیە و بە پێچوانی بەرژەوندیەکانی تورکیا بۆیە من پێم وایە کۆی پەیامەکە ئەوەیە کە دەبێت لەمە دووە تورکیا سنوورێک بۆ دەستێوەردانەکانی خۆی دابنێ بێگومانەمە لە شەو ڕۆژەکان ناکرێ ئەو هەنگاوانەی کە فەڕەنسا بە تەمایەتی لە عێراقا لە لوبناانە لە ناوچەی خۆرەڵاتی دەریای ناوەڕاستە جێبەجێ بکات هەموو ئەمانە دەبنە فشارێک بۆ ئەوەی کە ئیتر دەوڵەتی تورکیا سنووری خۆی بزانێت و دەست تێخستنەکانی بۆ عێراق بە شێوە لە شێوەکان کەمتر بکاتەوە چونکە من لەو باوەڕەدانی ماتا قەدەپە لە ناوچەکەدا بێت و هاوکاری تەواوی هێزەکانی تورکیا بکە ئەوان لەو ناوچانەدا پاشەکشە ناکەن بەڵام پێدەچێت کە سنووری دەست تێخستنەکان و سنووری چالاکیەکان لەمە دووا کەمبوونەوەیکی بەرچاو بەخۆی بینێ فەڕەنسا لەمە دووە وەکو باسم کرد دیبلۆماسیەتی نەرم کۆتایی پێدێنێ دەچێتە قۆناغی دیبلۆماسیەتی ڕقەوە ئەگەر بۆکو بازەکرێت لەگەڵ عێراقی شاکۆمەڵە ڕێکەوتنی قورس ئەنجام بدەن لە پێشەمیانەوە بنیادنانەوەی سیستەمی ئەتۆمی لە عێراقا بێجگەلەوەش کۆمەڵێک پرۆژەی استراتیژی عیملاقی گەورە بێجگەلەوەش ئەو هێزە عسکەری فەڕەنسا کە لە چوارچێوەی یاوپەمانی نێودەوڵەتی لە عێراقا ماوە من پێم وایە لە چاچوی ئەم استراتیژەدا لەمە دووە ئامادەبوونی فەڕەنسا لە ناوچەکەدا زۆر بەهێزتر دەبێ وەک لەوەی کە لە پێشوو هەبووە لە بیریشمان نەچێت ئەمریکا هێشتا ڕادەیەکی زۆر لەوانەیە لە داهاتوودا ئەم هەڵوێستانەی بەرامبەر بە
تورکیا گۆڕانکاری بەسەرابێت بە تایبەتی لە کەیسی لیبیا لە کەیسی قوبروسا لە کەیسی گەڕان بە شوێن غاز و ئەو مانۆڤەرە سەربازیانەی کە تورکیا لەوێ بە نایاسایی ئەنجامی دەدا هەموو ئەمانە دەبنە هۆکارێک بۆی کە فشار بخرێتە سەر دەوڵەتی تورکیا و لە ناوچەکەدا بە تەواوەتی ڕنگ بداتەوە.